نێەوە یەکەتی ژنان بە ئەرکی خۆی زانیوە و بە خەباتێکی مەدەنی خۆی زانیوە کە قسەی لەسەر بکات چونکە تایبەتە بە یەکسانی و دادبەرۆری مافەکانی ژنان. هەر بۆ بۆنەوە پانێڵێکمان ساز کردووە بە ناونیشانی ڕەهەندی ڕەخنەیی یاسای باری کەسێتی و دوایین پرۆژەی هەموارکردنی خۆی کە هەڵوێستمان هەبێت لەسەر ئەم هەموارکردنە ئەم خەیەشەکە بەڵێ هەڵوێستێکمان هەبێت لەسەر ئەم هەموارکردنە تاوەکو بتوانین جێگە دەستمان دیابێت لەوەی کە نەکرێت هەموارکردنی یاسایە تێبپەڕێنرێت. سەرەتا من لە یەک شتێکەوەی ماسەکەین کە چاکسازی پێویستە لە یاساکە بکرێت. من بعد نمونەیەکتان بۆ بێنەوە کاتێ ئەمە جلێکمان هەیە ئەوەی پێنەپەڕۆکەی ئەوەی ئەبریتەوە کاتێک کە ئەدڕێ لە لایەک هەر لێ بۆ لە ئەم یاسای ئەحواڵ شەخسی وای لێ هاتەوە. بەڕاستی تا ئێستا 25 هەموارکردنی تاکراوە بەڵام هیچی لە بەرژەوەندی ژنان نەبووە وەکو لە بەرژەوەندی لایەنەکانی لایەنە سیاسیەکانی لەنەتی بڵێن بەرژەوەندی مەزەبەکان هاتووە. ئێمە ئەزانین کە عێراق وڵاتێکە کە تەصدیقی لەسەر هەردوو پەیماننامەی ساڵ 1966 کردووە تایبەت بە مافە مەدەنی سیاسیەکان و ئاگری و کۆمەڵایەتی ڕۆژنبیرەکان. لە ساڵ 1966 بە یاساش ئەم پەسەندکردنی ئەنجامداوە. هەروەها ڕێکەوتنامەی سیداو کە لە ساڵ 1970 لە ساڵ 1966 تەصدیقی کردو یاساشی پێدەکردووە. هەروەها ڕێکەوتنامەی مافەکانی مناڵ لە ساڵ 1970 کەواتە ئەو دەقە یاسایانەی ئەو دەقە نێودەوڵەتیانی کە لەناو ئەم دەقە نێودەوڵەتیانەیە تجاوزێ یاخود ئیدراجی کردو بەناو دەستور لەناو دەستورە بێ ئیشی بێکرێت. بەڵام ئێمە بینین چەندین مادە هەیە لەناو یاسای باری کەسێتیا کە پێچەوانی دەستورە کەواتە بە پێچەوانی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانیش. طبعا ئەم یاسایە پێویستی بە گۆڕانکاری و هەموارکردن نییە تازە تەواو ئەبێ ئەمە ئەم یاسایە چاکسازی دابکرێت ئەبێ چاکسازیی ڕێشەیی لەم یاسایە بکرێت. بەڕاستی من دوو چەمکە ناسێم ئەگەر سەیری ناونیشانەکەش بکەین دوو چەمەکیا بارزە هەم چەمکی تونند و تیژی هەم یاسا باس لە دەوری یاسا تونند و تیژی دیارە هەمومان ئەزانین هەموو ئەو ئەکتانە ئەگرێتەوە یان ئەو چالاکیانە ئەو ممارەسەکردنی هەر چالاکەکە هەر جوڵەیەکە لەگەڵ هەر وتنێکە کە بەرامبەرەکە لە بەرامبەرە تونند و تیژی دروستکە کاردانەوەیەکی سربی لەسەر بەرامبەرەکە دروستکە. ئەوەی ئێمە لێرە باسەکەی تونند و تیژە بەرامبەر بە ژنان کەواتە هەر ممارەسەکردنی هەر جوڵە و ئەکتێک و هەر گوتنێک و قسەیەکە کە بەرامبەر بە ژنەکرێت لە دەرەنجامە مافی ژن پێشێلەکە وە سنوورێک بۆ نەکرد سنوورێک ماف و ئازادیەکانی پێشێلەکە و سنوورێک لە بەردەم کەشەکردن و بەرەو پێشتوونی ژنادانێەوە هۆکارە بێ بۆ سەر سەلامەتی کۆمەڵگە و خێزان. بەنسبەت چەمکی یاساوە گەر دواتر ڕەبتێکەمەوە ئەم دوانە چەمکی یاساوە مامەسا ئاماژەی پێکرد بەڕێزیان کە گوێمان لە یاسا بێت دڵمان پێ خۆشیانی ئەم زاراوەیە تر هەستەکەین وەکو فریادڕەسێک وایە بۆ ڕێخستنەوەی کۆمەڵگا بۆ ڕێخستنەوەی خێزانەکان بۆ پاراستنی ماف و ئازادیەکان. بەڵام لە ئەی چی وا لە ئێمە کە ئێمە ناونیشانێکی وای بینێ یاسا بەستینەوە و یاسا تۆمەتبار بکەین بەوەی کە دەرگا کاتەوە بۆ تونند و تیژی. ئەبێ لێەوە دەست پێ بکەین سەرچاوەی یاساکان چی لە بۆچی یاساکان بە مەترسی و بە دەرگاکردنەوەی تونند و تیژەکان دانین. ڕاستی من لێرەدا خۆ کەسە خەمە سەر چەند یاسایەک نمونەیەکی کەمی لێ باسەکەم لە یاسا ناوخۆییەکانە باسی دەستور و یاسای ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی خێزانی و یاسای باری کەسێتی لە یاسا جیهانیەکانیشە نێودەوڵەتیەکانیشە یاسای نێودەوڵەتی مرۆیی و لەگەڵ یاسای جینایی نێودەوڵەتی. بۆرێکی کشان نمونەکان دیارە و یعنی ئەیبینینەوە بەرجەستەیە. سەبارەت بە یاسای باری کەسێتی هەمومان ئاگاداری کە سەرچاوی یاسای باری کەسێتی سەرچاوەکەی شەرعە و ناتوانێت لە شەرع لابات بەتایبەتی لە مجتەمەعی ئیسلامیە بۆیە بەردەوام ئەم یاسایە یعنی وەکو بڵێ ئارامی بۆ ژنان ناهێنێت بەردەوام بۆ دەستمان لەسەر سەرمانە دەست دەبرێ بۆ هەر پارچەیەکی ئەبێتە کێشەوە ئەبێتە سەرێشە بۆ ژنان ئەبێتە پەرپەز لە بەردەم تێکۆشانی ژنانە هەر بۆیە یعنی ئێستا لە مجتەمەعی ئێمەیە ئەمە کێشەیە. بەڵام ئەگەر بگەڕێینەوە بۆ خەباتی ژنان بۆ سەرەتاکانی خەباتی ژنان بەردەوام یاساکان کێشە بووە هەتا لە مجتەمەعی ئەوروپیشە یەکەم داخوازی تێکۆشەرانی ژنان ئەوە بووە کە داوای مافە مەدەنی و
یاسایی سیاسەکانیان کردووە داوای مافی تەنگامیان کردووە کە کاتەنە بۆ داوای ئەوان کردووە کە ژنیشمان پێ بخۆی پاڵەوێژن ئیش بکاژن خوێنێ مافی لە کارکردنا پارێزراو بێ بۆیە ئەبینین ئەم یاسا وەکو دایمەن بربەستێک وایە لە بەردەم کێشەکانی ژنان و لە بەردەم دەرگاکردنەوە بۆ کێشەی زیاتری ژنان و بێزات ئێستا لە مشتەمای خۆمانە یاساکان زۆرتر ئەم کێشانە لە یاساکانە زیاتر دەبینینەوە چونکە سەرچاوی یاساکان ئەگەر بۆ مشتەمای کی خۆر ئاوایی مەسەلەن پێشینەیەکی فەلسەفی و فکری پێشکەوتوخوازی و ڕۆشنگەری و ڕێنیسانسی هەبێ و بگەڕێنەوە بۆ فەلسەفەی یاساکە دان بە دادپەروەری و یەکسانیا ئەنێ یان ئەسڵی یاساکە یاسای سروشتیە دان بە دادپەروەری و یەکسانی تاکەکانانێ هەموو ئەو یاسایانەی کە لە خۆرئاوا ئێستا بنیادەنرێ و یاسای مەدەنی ئەگەڕێنرێتەوە سەرچاوەکانیان زیاتر لەوێ هاتووەکە ڕیشەکەی لە یاسا سروشتیەکەەوە هاتووە دواتر لە سەردەمی شارستانیەکانە بدەوە نەکراوە نووسراوەتەوە و چاکسازی تیاکراوە و ڕێکخراوەتەوە بەپێی دۆخی کۆمەڵگەکان. یەک لە خاڵە هەرە سەرەکیەکان مەسەلەی منداڵە ئێمە ئەگەر ئەم بێت و ئەم یاسایە هەموار ئەم یاسایە دەرچواندنی بۆ بکرێت ئەم هەموارە دەنگ بهێنێت لە ناو پەرلەمانی عێراقدا ئێمە عێراقێکی بێدایکمان دەبێت ئەتوانین بڵێن عێراقێکی بێدایک لەبەرەوەی ئەوانەی کە منداڵیانە بێت لە تەمەنێکی زۆر کەمدا منداڵیانە بێت باز لە کچانێک دەکەین کە خوێندنیان تاڵ نەکردووە باز لە کچانێک دەکەین کە ئێمە چەند ساڵە باز لە بەشداری سیاسی ژنانەکەین باز لە بەشداری ئابووری دەکەین باز لە ژیانی تایبەتەوە بۆ ژیانی گشتی دەکەین کە ژن دەبێت لە ژیانی گشتیدا بەردەوام بێت بۆ بەڕێوەبردننی وڵات و بۆ پێشکەوتنی کۆمەلگا ئەمە یەکێکە لەو خاڵە جەوهەریانەی کە من پێم وایە کۆمەلگای عێراقی جۆرێک کۆ کردەوە لە دەوری خۆی لەبەرەوەی یەکێک لە خەتەرەکان لە مدەوەنەی شیعەکانە کە جەعفەریە بەهەز لە تەمەنێکی زۆر منداڵ دەکات هەمومان بەمە ڕاچلەکەین ئەوەی کاڵێن مدەوەنەی سونە و شیعە ئێمە من خۆشحاڵانە ئێڵم لەناو هاوپەیمانی سلێمانیە کەسانێکی زانامان هەبوو هەر زۆر زوو بەدەستەوە بە گفتوگۆ بۆ ڕۆشنکردنەوەی هەموو ئەو خاڵانەی کە بۆ ئێمە ناڕۆشن بوو بۆ ئێمە ڕۆشن کردەوە ئەمە جێگایەکی زۆر باش بوو بۆی کە ئێمە بتوانین زیاتر لە خەتەری ئەم هەموارە تێبگەین وەکو داپۆچی کاران وەکو کەسانێک وەکو ڕێکخراوەکان لەسەر ئاستی کوردستانیش و عێراقیشدا ئێمە ئەتوانم بڵێم لێرە و نقطەی حرەکەی ئێمە دەستی دەکرد وەکو بزوتنەوەیە کە حسابی لەسەر دەکرێت لەسەر ئاستی عێراقدا ئەوەی کە عێراقێکی بێدایک بەڕاستی ڕاچڵەکاندن بوو بۆ هەموو کەیسێکی داپۆچیکردن مشکلەیەک هەڵدەبژێت مشکلەیەک زۆر باز دەکرێت هەتا ئەوەی کاڵێن شیعەکان بەمە نیگەرانن ئەڵێن بۆچی ئەمانە هەر باسی مەسەلەی منداڵ دەکەن کە بۆ ئێمە مناڵ یەکەم دووهەم سێم هەربێ مناڵ بێ بەڕاستی لەبەر ئێمە چێتە قاڵبی دەست درێژیکردنەوە لەبەری مناڵی 9 ساڵ هەتا مناڵی 15 ساڵ وەکو بزرگنەوەی ژنان وەکو ژنان و پیاوانێک کە ئازادی خوازن لەسەر تاسەری عێراقدا بۆ ئەوە هەوڵ دەدەن کە کۆمەلگایەکی گەشتکردومانە بێ مناڵەکان پارێزراو بن نەوجەوانان پارێزراو بن و بتوانن بەشداری کاران هەبێت بۆیە وەکو داکۆچیکردن من پێم وایە وەکو خۆم وەکو ئەو بزوتنەوەی کە ئێمە ئیشی لەگەڵ دەکەین زۆر تەرکیزمان کردە سەر پرسیمان وە یەکێک لە دووش مەسەلەکیەکانی حالف 188 لە یەکەم ڕۆژەوە مەسەلەی مناڵ بووە کە ئەمە یەکێکە لە خاڵە جەوهەریەکان بۆ داکۆچیکردنی کارەکەی ئێمە